یەکێک لە لێکەوتە گەورە و گرنگەکانی ڕوبەڕووبوونەوەی گریمانەکراوی نێوان رووسیا و ئەوروپا لە دۆسەی ئۆکرانیادا پرسی وزەیە کە خۆی لە بنەڕەتدا ساڵانە دەیان ملیارد دۆلار لەسەر وڵاتانی ئەوروپا دەکەوێت. ئەم دۆخە نوێیەش باجەکەی زیاتر دەکات. ئەمە دەرەنجامێکە کە ماڵپەڕی ئۆیل پرایسی ئەمریکی پێی گەیشتووە لەبارەی قەیرانی وزەی ئەوروپا کە رووسیا باڵەدەستی بەسەردا هەیە. لە نووسینێکدا لەبارەی پرسی قەیرانی وزە لە ئەوروپا پێشبینی کراوە سەرڕای هەوڵی حکوومەتەکان بۆ هێشتنەوەی نرخ بە نزمی، بەڵام خەرجی وزەی کارەبا و غاز لە ئەوروپا بە ڕێژەی لە 54 بەرز دەبێتەوە. رووسیا لە 40 وزەی غازی سروشتی ئەوروپا دابین دەکات. ئەگەرە وڵاتە هەنگاوێکی لەو شێوەی هەڵگرت و هێرشی کردە سەر ئۆکرانیا و وڵاتانی ئەوروپاش هاتن بەدەم کیڤە و سزایان خستە سەر رووسیا، ئەو کاتیژەگەر هەیە مۆسکۆ ناردەی وزە بۆ ئەوروپا ڕابگرێت. بەمەش قەیرانی وزە بۆ وڵاتانی ئەوروپا کەڵەکە دەبێت. ساڵی ڕابردوو کاتێک ئابووری ژیان دەست و پەنجەی لەگەڵ ئاسایی بوونەوە و خۆگونجاندن لەگەڵ پەتای کۆڕۆنا نەرم کرد. نرخی غازی سروشتی لە بازاڕەکانی ئەوروپادا بە شێوەیەکی سەرنجڕاکێش و بە ڕێژەی لە 330 بەرز بووەوە. ئێستاشی لەگەڵدا بێت حکوومەتی وڵاتانی ئەوروپی بە ئاستێکی گەورە دەسەوەستانن لەوەی بتوانن سنوورێک بۆ بەرزبوونەوەی هەڵاوسان بگرن. ئەو هێزگە لە سیاسی و ئابووری و تەندروستی ڕوبەڕووی ئەوروپا دەبێتەوە. زۆر لە توانای خودی وڵاتەکان یەکێتیەکە بەهێزترە. ماڵپەڕی ئۆیل پرایس بە پشتبەستن بە لێکۆڵەرەوانی بانکی ئەمریکی خەمڵاندنی وایە. تێگڕای گشتی خەرجی هەر خێزانێکی ئەوروپای خۆراوە بۆ غاز و کارەبا ساڵی 2020 1370 دۆلار بووە. لە داهاتوودا و لە بەرەنجامی مەترسی ئەمنیەکان ئەم ژمارەیە بە ڕێژەی لە 154 بەرز دەبێتەوە. لە هەوڵ و تەقەلای ڕێگری لە دروستبوونی قەیرانی غاز لە ئەوروپا لە ئەگەری هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا و وەڵامدانەوەی لەلایەن ئەمریکا و وڵاتانی ئەوروپاوە، هەفتەی ڕابردوو ئەمریکا داوای لە قەتەر کرد غازی سروشتی بۆ وڵاتانی ئەوروپا دابین بکات. ڕۆژی شەمەی سەرەتای ئەم هەفتەیەش تەمیم بن حەمەد ئالسانی میری قەتەر سەردانی ئەمریکای کردو بڕیارە ڕۆژی دووشەمە چاوی بە جۆ بایدنی سەرۆکی وڵاتە بکەوێت. هەرچەندە قەتەر بە گەورەترین بەرهەمێنی غازی سروشتی لە جیهاندا دادەنرێت و لە 105 وزەی ئەوروپا لەلایەن قەتەرەوە دابین دەکرێت، بەڵام بە پێوەی ماڵپەڕی بلۆمبێرگی ئابووری ئەمریکی بڵاوی کردوتەوە ئەو وڵاتە ناتوانێت بە شێوەیەکی بەرچاو غازی سروشتی ئەوروپا دابین بکات ئەگەر هەناردەی رووسیا بۆ ئەو وڵاتانە وەستا. ئەمەش بەدوو هۆکار. هۆکار یەکەمیان قەتەر زۆرینەی هەناردەی غازەکەی بۆ وڵاتانی ئاسیاییە و گرێبەستی دواخراوی هەیە و ناتوانێت بیشکێنێت. هۆکاری دووەمیشیانەوەی هەرچەندە قەتەر دەتوانێت بەشێ لە غازەکەی لە بازاردا خێراتر بفرۆشێت و زۆرینەی ئەو بڕیشی هەناردەی ئەوروپا بکات وەگەوەی ساڵی 2011 کردی، بەڵام قەبارەکەی ئەوەندە کەمە زەحمەتە بتوانێت جیاوازێکی گەورە دروست بکات.